26 ژوان ڕۆژی جیهانی پشتگیری لە قوربانیانی ئەشکەنجە. 26 ژوان ڕۆژی جیهانی پشتگیری لە قوربانیانی ئەشکەنجەیە. ئەم ڕۆژە ساڵی 1970 زاینی لەلایەن کۆمەڵی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە بە فەرمی ناسێنرا و لە ڕۆژژمێری ئەم ڕێکخراوەدا تۆمار کرا لە کۆی 192 وڵات ئەندامی نەتەوە یەکگرتووەکان. 50 وڵات لەوانە کۆماری ئیسلامی ئێران کۆنڤانسیۆنی قەدەغەکردنی ئەشکەنجەیان ئیمزا نەکردووە. دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە کە هیچ گەرەنتیەکی جێبەجێکردنی نییە نابێتە ڕێگر لە بەردەم دەسەڵاتە ئەشکەنجەدەرەکان. سەرڕایەوەش ڕاگەیاندنی ئەم ڕۆژە دەرفەتێکە بۆی دانەکردنی حکوومەتانەی کە کردەوە دژە مرۆیەکانی ئەشکەنجە بەڕێوە دەبن. بە گوێرەی زانیاریەکانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی، ئەشکەنجە لە 111 وڵاتی جیهاندا ئەنجام دەدرێت. ئەمە ئامارە لەسەر بنەمای هەمان پێناسەی سنووردارە کە ڕەوتە لیبراڵەکان لە ئەشکەنجە بەکاری دێنن، پێناسەیەکی کە تێیدا هەژاری سیستەماتیک، کۆمەڵکوژی و زیانەکانی شەڕ لە سێدارەدان، پێشێلکردنی مافی منداڵان و توند و تیژی دژی ژنان لە بەرچاو ناگیرێت. لە ڕوانگەیەکەوە کە بەرژەوەندی چینایەتی کرێکاران و زەحمەتکێشان دەکاتێتەوە، ئەو جیهانی کە سیستەمی سەرمایەداری بۆ مرۆڤەکانی دروست کردووە پڕە لە جۆرەها ئەشکەنجە. ئەشکەنجە لەسەر ئاستی جیهان بەتایبەت دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەری 2001 زاینی زیاتر پەرەیسەندووە. دەسەڵاتە سەرمایەدارەکان بە سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەک هەر ئەو ڕووداوە جینایەتکارانەیان کردە بیان و بۆ هێرشکردنە سەر ئەفغانستان و عێراق، بەڵکو ئەشکەنجەدانیشیان بە شێوەیەکی فەرمی خستە ناو بەرنامەی کاری خۆیانەوە. حکوومەتی جۆرج بۆش لە ڕێگەی زیندانی ئەبو غرێب لە عێراق، زیندانی گوانتانامۆ لە خاکی داگیرکراوی کوبادا و چەند زیندانێکی نهێنی دیکە و بە بەکارهێنانی ئەو حکوومەتە ئەشکەنجەدەرانەی کە ساڵانێک بوو لەلایەن ئەمریکاوە پشتگیری دەکات، دەستیدا ئەشکەنجەدانی زیندانیانی سیاسی. حکوومەتی بریتانیاش لەم ڕێگەیەدا شەریک بوو و گەلێک ڕاپۆرتی بەڵگەنامەندی پەیوەندیدار بە ئەشکەنجە و بە شێوەیەکی بەرفراوان بڵاو کردوێتەوە. لە پەنای ئەم حکوومەتە بەناو دیموکراتانەدا، ڕژێمە دیکتاتۆرەکان لە سووری هەمووشیانەوە کۆماری ئیسلامی ئێران بوونیان هەیە کە ئەشکەنجە بە شێوەیەکی ئاشکرا و ڕێکخراو بەکاردەهێنن. سەبارەت بە شکنجەی بەرنامە بۆ داڕێژرا و ڕێکخراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 4 دەیەدا بەڵگەنامەی زۆر بڵاوکراونەتەوە، بەڵام ئەوەی ڕژێمی ئیسلامی لە زۆرێک لە دیکتاتۆریەکانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە کە شکنجە لە ئێران نەک هەر لە کردەوەدا بەڵکو لە یاساشدا بە فەرمی ناسراوە. کۆماری ئیسلامی لەسەر بنەمای یاساکانی خۆی سزاکانی وەکو تازیری شەرعی کە بریتین لە لێدانی قامچی، قەساس و بڕینەوەی ئەندامەکانی جەستە بە ئەشکەنجە نازانێت و بە سزای یاسایی و شەرعیان ناودەبات. ئەم پاساوە ئاینیە پەردەیەکە بۆ دامەزراوەییکردنی ئەشکەنجە لە دام و دەستگای دادوەریدا. لە ڕاستیدا لە ئێران جەلات جلی دادوەری پۆشیوە و حکومی قامچی لەلایەن هەمان دادگاوە دەردەچێت کە بانگەشەی جێبەجێکردنی دادپەروەری ئیسلامی دەکات. ئەشکەنجەدانی حکوومەتی ئیسلامی تەنیا زیندانەکان لەخۆ ناگرێت. کردەوەکانی پۆلیسی گەشتی ئێرشاد بەرامبەر بە ژنان و کچان لە شەقەمەکان بێجگە لە ئەشکەنجە چ ناوێکی دیکەی لێدەنرێت؟ ئایا لە سێدارەدان و بەتایبەت لە سێدارەدان لە پێشچاوی خەڵک بێجگە لە ئامڕازێک بۆ بڵاوکردنەوەی تۆند و تیژی و ئەشکەنجەی گشتی چی دیکەیە؟ ئایا بەهێزکردنی دامەزراوە پیا و سالەریەکان و ڕێگەپێدانی یاسایی بە کوشتنی ژنان بەناوی ناموسەوە هاندانی ئەشکەنجە نییە؟ سەپاندنی هەژاری مطلق بەسەر زیاتر لە 20 ملیۆن مرۆڤ و هەژاری ڕێژەی بەسەر نزیکەی 50 ملیۆن کەسدا، بێبەشکردنی منداڵان لە خوێندن و ڕەوانەکردنیان بۆ ناوکانی کانزاکان، کوورەکانی خشپێبژان و کارگەکانی فەرشچنین و فرۆشتنی کچان لە بازاڕە جنسیەکاندا، هەموومانە شێوازگەلێکن لە ئەشکەنجە کە ڕژێمی ئیسلامی ڕاستەوخۆ لەیان بەرپرسیارە. پەرەسەندنی ئەشکەنجە لە جیهاندا و هەوڵدان بۆ سەندنەوەی ئەو دەستکەوتە دیموکراتیانەی کە لە ماوەی دەیان ساڵ خەباتە بەدەستهاتوون، سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ قەیرانی ڕوو لە قوڵبوونەوەی سیستەمی سەرمایەداری. سەرڕایەوەش خەباتکارانی ڕێگەی ئازادی و مافەکانی مرۆڤ لە هەموو بوارێکدا بە مەبەستی سنووردارکردنی توانای حکوومەتە سەرمایەدارەکان لەوانە کۆماری ئیسلامی لە ئەنجامدانی ئەشکەنجە خەباتیان کردووە.
26 ژوان ڕۆژێکە کە تێیدا ئەم ئیرادە و بڕیارە نوێ دەکەینەوە، نەک تەنیا بە مەبەستی ئیدانەکردنی ئەشکەنجەدەران، بەڵکو بە مەبەستی ڕێکخراوترکردنی ئەو خەباتەی کە ئامانجەکەی بریتیە لە کۆتایی هێنان بە هەر شێوازێک لە ئەشکەنجە، چ لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و یان لە هەر کۆشەیەکی ئەم جیهانەدا بێت.